میوانداری خاتونێکی دیزاینەر و خاوەنکاری تایبەتی خۆیمان کردووە ئەو شارەزایەکی زۆر باشیە لە دیزاینکردنی جلوبەرگی کوردی ئیجازاین جلی کوردی خانمان هەر چۆنێک دیزاینێکی بەڕاستی ڕەنگ و دوورین و چنین و تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی و لە هاتی و خۆشی پێویستە بگومان ئەمڕۆ ئەو خاتونە کۆمەڵێک کاری لەگەڵ خۆیان هێناوە بۆی بەگشتی قسە لەسەر ئەزمموی ئەو خاتونە بکەین ئێستا بە خۆشحاڵی و خاتو شۆخان جەلال میوانی ئەم بەشی پرۆگرامی ڕۆژێکی نوێ خاتو شۆخان سڵاو سڵاو لە ئێوەش بەیانیتان باش زۆر بەخێر بێسەر چاوان خاتو شۆخان باسی ئەوم بۆ بکە با بزانم ئەزمموی تۆ لەم بوارە چۆن دەستت کرد بە بۆ نەکارکردن لە بواری جلی کوردی و ئەکسسواراتە بەڵێ وڵی خۆی حەز ئەو شتانە زیاتر لە مناڵیەوە و کچەکانی ئێمەشانی لە کوردستان زیاتر حەزمان لە بابەتی ئەکسسوارات و ڕنگ و ئەم جۆرەشتانەیە ئیتر ئەمە لەگەڵ منە گەورە بوو وردە تا دووجار دەرچوونم هەبووە لە پەیمانگە و لە زانکۆ خۆم جلەکانی خۆمم دیزاین کردووە و بڵین دیزاینەکەم دروست کردووە بۆی ئیتر وردە ئەمە گەورە بوو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم و ئەمانەیە ترم جۆرە ئیشانەمان کرد کە دیزاینەکەین لەسەر خواستی کڕیارەکان و خۆشمان کۆمەڵێک دیزاین تایبەت بە خۆمان هەیە ناسە خۆش باسی پەیمانگات کرد کارەکەت کە ئێستا خەریکی جلی کوردی و دیزاین بۆ جلی کوردیەکەی پەیوەندی بە خوێندنەکەتەوە هەیە؟ نەخێر هەر هونەرە بەڵام پەیوەندی پێوە من پەیمانگەی نورە جوانەکانم تاو کردووە بەشی مۆسیقا دوای زانکۆم تاو کردوتەوە کۆلێژی پەرۆدی بنەڕەت بەشی بێنەوە ئەمریکەشی بێنایەوە موسیقاشی چ ئامرێک؟ من ژەنیاری فلوت بوو ژەنیاری فلوت بۆ ئەمریکەشی بێنایە وڵی ئەبوو قسەی لەگەڵات وانە هەر پارچەی موسیقا زۆر جوانتر باسم لەوە کرد جلی کوردی بەڕاستی هێندە ڕەنگاوڕەنگ و جوانەت و هەر چۆنێک بیپۆشی بەڕاستی جوانی خۆی هەر هەیە بەڵام زۆر خاتونی لێ هاتی وەکو تۆش هەیە کە دیزاینەکانیان زۆر تایبەتە زۆر جوانترە واد لێکات جلەکەت جوانتر دەرکەوێت پێم بڵێ تۆ لەسەر چ بنەمایك بوون نەتەنسیقی ڕەنگەکانەکەی دیزاین بۆ بابەتەکانەکەی بەڵێ ئەخۆی عادەتەن کاتێک کە ڕەنگەکان بوون ئەو زەنگیانە و ئەو خامی قماشەکە بەیەکەوە دائنی بۆ دەرئەکەوێت چی بەیەکەوە ئەگونجێ و چی بەیەکەوە ناگونجێ ئێمەش پێشتر تێستەکەین ینی بوون دای ئەنین لەسەری تەختی بڵین نەخشەکەی بۆ ئەکێشین ئەگەر نەگونجا و ئەنی لەگە ڕەنگەکان ڕێنەکە ئەوە لایبین دووبارە ئەیهێنینەوە واتە ئێمە پێشتر تاقیکردنەوە ئەەکەین و دوایی دروستیەکەین لەسەری باشە باتە ئەم ڕنگانی کە لەسەر ئەم کراسانە هەیە هەمووی هەڵبژاردەی تۆیە بۆ نەکەوتوتە ئەم ڕەنگە و ئەو ڕەنگە لەگەڵ ئەو کراسەیە جوانە بەڵێ هەنێکات خۆم و هەنێکات کڕیارەکانیش خۆیان ئەڵەن حەزەکەین ئەو ڕنگانی تیابێت ئێمە ئەوانەیان بۆکەین ئەو ڕنگانی کە ئەو داوایەکە باشە بوونی ئەم دیزاینە جوانانەوە دروستکردنی ئەم دیزاینە جوانانە هەر خۆ دەستی پێکرد یان خوشکت دایکت کەسێک هەبووە کە ڕێنیشاندەری بێ بۆم کارە خۆی پێشتر وەکو بڵین بوتەمتمێمە خانمەکانمان هەم ناڵەکانیش لە کچەکانمان حەزیان لە بابەتی ئەکسسوارات و ئەو ڕەنگۆشتانێ من ئەمە دایکم هەر لە مناڵیەوە باسی ئەوەی بۆ ئەکردین کە باسی ئەوەی کە ساڵی 60ەکان ئەنی بۆیە من هەمیشە وتومە بۆ هەنێک کەسێ جاریوالەوە چ بڵێ من یەکەم کەسم نا خانمەکانی ئێمە زۆر دەمێکە خەریکی ئەم جۆرەشتانن دەستیان زۆر ڕەنگین بوو ئێستا دیارێکم کەسیتیانە نەوەڵە من وایە بینم من دایکم ساڵی 63 باس ئەکا ئەڵێ چەفتەم کڕیوە لای کەسێک لە بازاری ئەڵێ من پێڵم دایکە هەر بازاری زێوەری پێوترا ئەڵێ بەخوا زۆر لە یادی نەما بەزانە ڕێک ئەو جێگەیە بوو ساڵی 68 و 67 و ئەو ناوە عەبدوڵای بازرگانیان پێوتووە لەوێت چەفتەی بە تۆپ کڕیوە و ئەڵێ دروستمان کردۆ چەفتەکە و بە 100 فلس فرۆشتومانە یعنی ئەو کاتە خانمی ئێمە بازرگانی کردووە و ئیشی دەستی جوانی هەبوو و ئیشی کردووە شاخات و شۆخان ئەم وێنانی کە ئێستا لەسەر شاشەی بینین ئەمانەوەی دیزاینەکانی تۆن کەمێ باسی ئەمانەمان بۆ بکە بڵێ سێرکە ئێمە هەنێشتمان لە وڵاتی هندستان دیزاینەکەین هەنێکیشمان لە لای خۆمان لە کوردستان ئەمەکە لەسەر شاشە بەڵێ ئەمانە بەڵێ هی هندستانە و لەسەر تەڵەبی خۆمان ئەمانە کراوە باشە ڕێخستنی ئەم ڕنگانە تۆ ئیکەیت واتە دیزاینەکانیش بە هەمان شێوە هەر تۆ ئیکەیت کە ئەچیتە هندستان قماشی حازرە یاخود تۆ دیزاینەکان ئەی بە هندستان و لەسەر دیزایانی خۆت بۆ دروستەکرێت و پاشە نەهێنیتەوە لەسەر دیزایانی خۆمان پێڵین بۆ نمونە ئێستا ئەوان هەنێ قماشیان هەیە بۆ ئێمە نابێت ئێمە پێڵین بەشی کەوا و کراسێک ئەمنەمان بۆ بکە لەسەر ئەوە لەسەر بڵین داواکاری خۆمان ئەیکەین و پێشیان ئەڵین هەنێکات کە ئیمزاگەکەین
کە بەسی خۆمان بێت بەس بۆ نمونە ئێستایی ئەو شوێنێکی من ئیشی تیاکەم بەسی ئەوێ بێت باشە خات شۆخان بۆچی وڵاتی هندستانە هەڵبژاردە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوەیە تەنسیق بکەی دیزاینەکانت وەریتە ئەوێ بەڵێ من هندستان وەکو خۆم بە پادشای ڕنگ و نەخشەزانم هەر خۆشیان کاتێک ئێستا من چەند ڕۆژێک پێش ئێستا لێ بووم هەگەڕاومەتەوە خۆشت لێ بوویت بەڵێ بەڵێ بەجلی کوردیەوە شوێتی زۆر باشتر وەڵاوام کردووە بەجلی کوردیەوە بووە خۆیان زۆر کەلتوری جلوبەرگی خۆیان ئەپارێزن بڕوا بکەن ڕەنگێکی زۆر جوان تێکەڵەکان بەیەکەوانیان جلەکانیان کە ئەیان بینی لە بازار لە دەرەوە زۆر جوان ڕنگ تێکەڵەکەن بۆیە من هندستان بە پاشای ڕەنگەزان چیانەوە دەسەر جلەکانی تۆ کە قماشەکەی ئەوان ئێستا بەم دیزاینە وەکو جلوبەرگی کوردی دووراوە وڵی من کاتێکە چوومە دەرتەبان من زۆر سلێمانیانە خۆم گۆڕی بوو سەر و بەست و چەفتەی منطقی سلێمانی خۆمانمان کردبوو زۆر سەرسام بوون ینی بەوە مش پێم وت ئەمە هی ئێوەیە ئەمە ینی لە قماشەکەی ئێوەیە من کردمە بەم لە کەلتوری خۆمان ینی زۆر زۆر ڕسم گرتن و پێیان جوان بوو ئەو ڕەنگە و ڕەنگی شتا دەستەکانە خۆش بێ کاتی پرۆگرامەکە ماوە کەمێک باز لە دیزاینەکانی تۆ بکەین سەرەتا لەمایانەوە دەست بکەین باسێکی ئەمەمان بۆ بکە ئەمەشیان تۆزێک وەزام هندستانی پێوە دیارم بەڵێ ئەمە بەس خۆمان قماشەکە هی ئێوە بەڵام خۆمان دیزاینەکەمان کردووە خۆمان دروستمان کردووە خەیاتە بڵین ئەو کەسی کە ئیشێکمان بۆ کە بەرگ دروەکەم خاتو کوێستان لێرەوە زۆر دەست خۆشیلی ئەەکەم کە هەر شتێکی پێڵم یەکسەر دیزاینێک لە مێشکما بێ یەکسەر بۆم ئەکات ئەمە تقریبان لای منطقەی دوهۆک و بادینان ئەوان ئەم جۆرە لەبەر ئەکەن ئیتر بەڵێ قماشەکە هی ئەوانە و چەند هەڵەیاوە جلی کوردی کۆمەڵێک بابەتی تایە ڕەنگە زۆر کەسی شەبێت تازەگەری تیا کرد بێت کە بەڕای من ئەوە جلوبەرگەکە شێوێنن ئەگەر بێت و مۆدێلات و تازەگەری تیا بکەیت تۆ تا چەند هەڵەیاوە ئەو مۆرکە جوانی کەی بۆ بیپارێزی وڵی من 100 هەوڵی ئەوم ماوە بەڕاستی ڕێک کوردیەکەی خۆمان بێت ئەمش حەزم لە هیچ دەستکاریەک نییە تا هە بۆ خەڵک بڵین لە کڕیارەکانم کە قسەی لەگەڵ کردوم و لە بڵین کۆنتاکتمانە بووە پێم وتوتمە من پێم خۆشە کوردیەکە بکوینا حەزەکەم بۆ نمونە ئەوەی وابێ ئەوی وابوتمە کایانی وام لێ کرد کە بڵین بیخەمە سەر ئەو بیرۆڕایە کە کوردێکی خۆمان بۆ ئەکسسواراتەکان ئەمانە بەڵێ ئەمە هندیە ئەمەش هندیە لەسەر بەڵێ ئەمە پێم وت من زۆر حەزم لە مینایە نازامی ئەوەیە کە دایکم و خاتونە کۆنەکانی ئێمە زۆر حەزیان لە مینایە داوام کرد کە بە شێوازی مینا بۆمان بکەن ئەمە مینایتیایە ئەوە زۆر تایبەت دەستخۆش بێدێکێک لە سلایدەکان کە وێنەی بەڕێستە لە هندستان کە بەجلی کوردیەوە بەڵێ ئەو کراسە هی ساڵی هەفتاکانە هی دایکمە لە بەرما و هەر بە سلێمانیەکەش دوورا و تیرێژ و ئەم شتانی بۆ شێوازە دوراوە عادەتەن جلی ئەو کاتش تۆزێک کورد بووە ئەو جلە باشە دیارە زۆر بەلایەنەوە جوانەوە ڕسمە لەگەڵا زۆر بڕوا بکەیانەوە زۆرینەی نییە بەس زۆر ڕسمیانەگر زۆر پیان خۆش بوو کارێکی زۆر باشت کردووە کە بەو جلوبەرگە جوانانەوە چی بۆ هندستان و ئەم کلتورە جوانی ئێمە شفشانی ئەوانیاوە ماندوو نەبی شۆخانگیان با قسە لەسەر ئەم قماشانەی تریش بکەین کە هێناوتەوا لەمایانەوە دەست پێ بکەین ئێستا ئەم هێلەگە پێم بڵێ ئەمە کاری دەستی خانمانی خۆمانە یاخود ئەمەیان چییە؟ ئەمەی کاری دەستی خانمانی خۆمانە ئەمەی کاری دەستی خانمانی خۆمانە دەستی منیش ئەمە هیچ چنینی وڵاتی هندستانە ئەمەشی چنینی خۆمانە سێرکەن کە چەند جوانە هی خۆشمان چی جیاوازێکیە بۆ نمونە شتێکی وڵاتی هندستان بێ بەڕایتۆ لەگەڵ خانمێکی خۆمان کە چنی بێتی هیچ فەرقێکی نییە بگرە لەوە چێ جوانتریش بێت بەڵام جا بۆچی لای ئێمە ئەو کارگانە نیە ئیشی تیا بکە لەوێ کارگەی گەورەی لێیە کە ئیش ئەکەن لێ لای خۆمانجارێکە ئەو شێوازە کارگانە نیە ئەگینا لەوە کردوێتەوە لە ئابدێتی کارەکەدا لەوەی کە هەنگاوی باشتر لە کارەکەتا بنیت کارگەدا بنیت ئیشەڵا پشت بەخوا ئەنی حەزەکەین زۆر ئەوە خۆم و هاوڕەکەم کە دەستمان ناوەتە ئەو ئینشا مامۆسالانە زۆر بیرمان لەو شتە کردوتەوە کە ئیشەڵا ڕۆژێک بێمە کارگێ بکەینەوە سپاس بەخوا ئێمە کە تا ئێستا ئەو ئیشەمان کردووە سەرەتا هەر خۆمان بووین بڵین هەر خۆم و هاوڕەکەم بووین ئێستا 8 کەس لەگەڵمانە ئیشەکاتنی ستافێکمان لێ هاتووە باشە خات و شۆخان من بێم بۆ لای تۆ بۆ منە ئەم کراساڵ گرم تۆ خۆت ڕێنماییمەکەی کە بڵی ئەمە لەگەڵ کەوای ئەوە جوانە ئەمە هەر قماشی کراسەیان کەواشی لەگەڵایە نەخێر ئەوەیان کراسە تەنها بەس ئەمەیان کراس و کەوایە ئەوەیە کە لە وڵاتی هندستان خۆیان وەکو جلی کلتوری خۆیان بەکارێنن ئێمەش بۆ کراسەوە بەڵێ باشە خات و شۆخان ئەمە بۆ شتن و
شانە گرفتێک دروست ناکات وەکو ڕەنگی تێک بچێت یان ئەم چنینانی لێبێتەوە بەڵێ نەخێر لەبەروی کە شتەکان ئەگەر کوالیتی بەرز بێت ئەوە سواز بخوایم ئەو شتانە هێن کە کوالیتیان باشە ینی دروستێکن کە کوالیتیان باشە نەخێر هیچی لێ نایەت بەس نابە غەسالەیەکی یانی چۆن بەجل شۆرێکی قایم نا ئەوەنا باشە ئەو پەمەیەکی ئەوش زۆر ناسکە ئەمە تارایە ئەمە تارای نیشانەکردنە ئەمەش خاتوونێک دانیشت بوو لە بڵین لەو جێگەیە لە هیندستان کە بەداخەوە ئەوان تۆزێک لە ڕووی مادی داراییەوە باش نین لەوێ دانیشن ئیشەکانەکەن ئیتر ئەمە پێم وت حەزم کرد بۆ تارای خۆمان زۆر جوانە بوو بۆ نیشانەکردن داوام لەکرد کە ئەمەم بۆ بکە ڕیارەکانت چی ئەڵێن لەسەر کارەکانی تۆ وڵی سپاس بەخواست زۆر ڕازین لەبەروی کە نرخەکەمان گونجاوە و زۆر ڕازین شتەکانیان بەلاوە جوانە ڕۆژانە چەندە بە دقیقەت توای نیڵی بەس بۆ نمونە جلێکی کوردی چەندی تێچێت بەعام لای ئێمە تقریبی کراس و کەواسی 5,000 خۆمان بەڕاستی زۆر نییە چونکە چین ناو بازارەکانی شاگەرتێبی کە ڕەنگە بۆ نرخە زۆر گران دەستەکە چەند سێ دەستەکە ئەی ئەویان خات و شۆخانەوەشیان زۆر تایبەت و جوانە ئەو بۆیە باسی نرخمان لەگەڵاکری بەڕاستی ڕەنگە زۆرێک لە ئێمە خانمان نین بۆ لای خاتونانی دەستڕەنگینی وەکو بەڕێستان بڵین خوانرخەکانی ڕاستەکە ئەمەیان زۆر ناسکاوەش بەڵێ ئەمەیان ئیشی دەستی هیندستانە ئەمەیان ئیشی دەستی هیندستان بەڵام دیزایانی خۆتە باشە خات و شۆخان ئێمە چۆن بیناسینەوە کە ئەم جلە کوردیانە ئەم قوماشە هی خات و شۆخانە ئەم دیزاینم لە شوێنێکی تر دەست ناکەوێت بەڵێ بە تاکیەکەیە چکە ئێمە شتەکانمان تاکە یعنی لە شوێنێکی تر نییە واتە ئەمەم لە هیچ شوێنێکی تر دەست ناکەوێت نەخێر باشە خۆم جاریوا بۆ گەڕام کڕیارێک زۆر حەزی لێ بۆ زۆر پێخۆش بوو مناسبەیەکم هەیە بۆنێکی تایبەتمێت کا لەوم ئەوێ نەبووە چکە یەکدانی خات و شۆخان ئەمانەت چێکە بەدەست ئەمە بۆ خانمانەی کە بڵین لەگەڵ جلی کوردی باڵاپۆشن بەڵێ لە چکن ئەمان بەس ئەمەیان تارای خەنەبەندانە ئەمەیان تارە باشە کات و شۆخان فرۆشتنی کاڵەکانی تۆ لە چ ڕێگەیەکەوەیە فرۆشگایەک دوکانێک شوێنێکت هەیە یان لە ڕێی ئۆنلاینەوە تەنها لە ڕێی ئۆنلاینەوەیە ئەکاونتمان هەیە ڕنگ کوتاڵی ڕنگ لەگەڵ شۆخ کوتاڵی ڕنگ باشە دەستی خۆش حەز لە بەکارهێنانی ڕەنگە جیاوازەکانە کاتە کوتاڵەکە و بەناوی ڕەنگەوە زۆر هەر لەبەرەوە شەو ناوە زۆر تایبەتە لە لام ڕەنگەکان هەمویانم خۆشەوە هەموو ڕەنگەکان دەست خۆش بێت باسێکی ئەو ئەکسسواراتانەشمان بۆ بکە شۆخان خان تا چەند هەوڵەیاوە تۆتت قماشەکان لە وڵاتی هندستانەوە لە بەرەوەی بە وڵاتی ڕەنگ و بابەتانەیە زانی بۆیە ئەبی بووە تا چەند هەوڵە ئەکسسواراتەکان ئەکسسواراتی کوردی خۆمانە بن بەڵێ ئەمیش هەردووکیانی تایە بۆ نمونە ئەوەیان ئیشی زەڕەنگەر و دەستی خۆمانە بەڵێ ئەوەیە بۆکسەکەی یەکەم ئەمە بەڵێ ئەمە ئیشی زەڕەنگەر و دەستکردی خۆمانە کە بەڕاستی ئەوەش من بۆی هەردووکیانم هێناوە بۆی کە بزاندرێت کە هیچ جیاوازی شتی خۆمانی جیاوازی چی دەستکردی ئەوانەی تر دەستکردی خۆمان نیە و هندیە بەڵام لەسەر داواکاری خۆمان کراون بەڵام کارێکی زۆر تایبەتی بۆ زۆر جوان بەڵێ زۆر وردە تا لە نزیکەوە سێریکەی ورتر و جوانتر شتەکانی بینی باشە دەست خۆش بێت کاری ئۆنلاین کاری لە سوشال میدیایە چۆنە بینیت چۆن باسی لێواکەیت وڵی سپاس بخوا ئێستا خەڵکێکی باش حەزی لێتی لە ئیشی ئۆنلاین و بۆ ئەم خانمانش کە بیانەوێت لە ماڵەوە ئیشەکان بکەن ئەوەش شتێکی زۆر باشە من بە باشی ئەبینم کاری ئۆنلاین وەکمان دیزایانی ئەم جلە جوانانەی خۆشتری خۆتەوە بەڵێ خۆمان هەرکە هاتیتە ژوورەوە لانەوە جلەکانی خۆی زۆر جوانە زۆر سپاس پیرۆز بە خۆ بێ لە خۆ جوانە دەستت خۆش بێ ماندوومان کردی خات و شۆخان ئومێد دەکەین هەموو خاتونە ئازیزەکان هەر بەهرەیەکیانێ بتوانن وەکو تۆ لە ڕێگەی توانەکانی خۆیان و لە سەپێکانی خۆیان بۆستون بن بە خاوەنکاری خۆیان دەستە خۆش بێت کاری زۆر جوان و زۆر باشە کردووە تێکەڵکردنی ئەم ڕەنگانە و تێکەڵکردنی بۆ منە دیزاینە کە دروست کرێت لە هندستان لە وڵاتی هندستان لەگەڵ ئەوانەی کە دەستڕەنگین و خانمانی خۆمان دروستیکەن ئەمەش کارێکی زۆر باشە ئومێد دەکەین کارەکەت فراوانتر و گەورەتر بکەی لە داهاتوویەکی نزیکا دەستە خۆش بێت دووبارە دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوون